بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بە ڕێزان باز لە خواردنی موچە دەکەین لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە لە 2015 تاوەکو سەرەتای 2024 لەو ماوەیەدا زیاتر لە 26 تریلیۆن دیناری موچەی موچەخۆرانیان خواردووە کەچی ئێستا باز لەوەکەنەوە کاتێک کە موچە لە سێوان بووە یاخود ئەوان نەوتیان هەناردە کردووە باشتر موچەیان داوە لە کاتێکە 26 تریلیۆن دیناری موچەخۆرانیان خواردووە. ئێستاش لەمپەرن لە بەردەم چاکردنی موچە بەوەی کە لیستێک دەنێرن بۆ وەخدا کە پڕەتی لە کەم و کوڕی و گەندەڵی هەروە تاکوێ سابرێرەکەی دادگای فیدراڵیان لەبارەی بە بانکی کردن هەروە ڕاستکردنی داهاتی ناوخۆ بە تەواوەتی و ڕاستکردنی داهاتی نەوتیش جێبەجێ نەکردووە. باز لە وردەکاری خواردنی موچە دەکەین لە 2015 تاوەکو سەرەتایی 2024. دیارە لە خواردنی موچە لە سەڵاتدارانی هەرێم کۆمەڵێک ڕێگەیان پەیڕەو کردووە بۆ نمونە موچەی تاو نەدراو هەیە، دابەشکردنی موچە هەیە بە سیستەمی پاشەکەوت، دابەشکردنی موچە هەیە بە لێبڕینەوە. ئەگەر سەرەتا لە موچەی تاو نەدراو بدەین کە دەست پێ بکەین لە موچەی تاو نەدراوەوە سەرەتا لە موچەی تاو نەدراوە دەست پێ بکەین بەم شێوەیە لە ساڵی 2015 موچەی مانگەکانی 9 10 11 و 12 بە تەواوەتی نەدرا، تەنیا مامۆسایان موچەی مانگی نوێیان وەرگرت، تونی توێژەکانی دیکە موچەی مانگی 9 10 11 و 12یان پێ نەدرا. ساڵی 2017 موچەی مانگی 12 نەدرا. ساڵی 2020 لە سەردەمی کابینەی مەسرور بارزانی موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 لەگەڵ 11 و 12 کە 7 مانگە بە تەواوەتی نەدرا. هەروەها لە ساڵی 2023 موچەی سێ مانگی کۆتایی 10 و 11 و 12 بە تەواوەتی نەدرا. کۆی گشتی موچەکان 15 موچەی تاو نەدراوە کە کۆی ئەو بڕەپارەی کە لە موچەخۆران بڕدراوە بە 15 موچەی تاو نەدراوە 13 تریلیۆن و 300 ملیار دینارە. بینە سەر دابەشینی موچە بە سیستەمی پاشەکەوت یەکێکی دیکە لەو ڕێگەیانەی کە گرتیانە بەرامبەر موچەخۆران پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوت و کە لە ساڵی 2016 12 موچە بە پاشەکەوت کراوی بە سیستەمی پاشەکەوت درا بە موچەخۆران کە ئەو کاتە نیو موچە درا بە موچەخۆران. لە ساڵی 2017 11 موچە بە سیستەمی پاشەکەوت دابەش کراوە. لە ساڵی 2018 بە هەمان شێوە 11 موچە کە دیارە لە ساڵی 2018 بەهۆی خۆپیشاندانی مامۆستایان سیستەمی بڵین بڕی پاشەکەوتەکە ئەوەی کە خۆیان دەیانگێرا و خواردوین کەم کرایەوە. کۆی گشتی 34 موچە بە سیستەمی پاشەکەوت پەیڕەو کراوە و تەواوی موچەی کە بە سیستەمی پاشەکەوت لە موچەی موچەخۆران بڕدراوە 11 تریلیۆن و 275 ملیار دینارە. بینە سەر ڕێگایەکی دیکە کە خواردنی موچە ئەویش پەیڕەوکردنی لێبڕینی موچە بوو لە کابینەی نوێم لە ساڵی 2020 و 2021 کە دەمانگ لێبڕینی موچە پەیڕەوکرا 9 مانگی بە لە سەدا 21 و مانگێکیشی بە لە سەدا 18. کۆی ئەو بڕەپارەی کە بە ناوی لێبڕینەوە لە موچەخۆران بڕدراوە 1 تریلیۆن و 854 ملیار دینارە. بینە سەر کۆی گشتی خواردنی موچە لە ماوەی 9 ساڵدا دابەشکردنی 34 موچە هەیە بە پاشەکەوت کە بڕەکەی 11 تریلیۆن و 275 ملیار دینارە. 15 موچەی تاو نەدراو هەیە کە بڕەکەی 13 تریلیۆن و 300 ملیار دینارە. هەروەها دەمانگ لێبڕینیش 1 تریلیۆن و 854 ملیار دینار. واتە بە کۆی گشتی بە 34 موچەکە بە سیستەمی پاشەکەوت دابەش کراوە لەگەڵ 15 موچەی تاو نەدراو هەروەها لەگەڵ 10 موچەش کە بە لێبڕینەوە کۆی گشتی ئەو بڕەپارەی کە لە موچەی موچەخۆران خواردویانە لە ماوەی 9 ساڵدا 26 تریلیۆن و 429 ملیار دینارە. ئەم خواردنیە و 26 تریلیۆنیان دەسەڵاتدارانی هەرێم لە کاتێکدایە کە ئامادەنین ئەو بڕەپارەیە بخەنە بەر قەرزی ئاو و کارەبا و پێشینەکان لە کاتێک کە هاوڵاتیان 3 تریلیۆن و نیوی حکوومەت قەرزدارن لە پارەی ئاو کارەبا هەروەها پێشینەکان بەڵام حکوومەت 26 تریلیۆنی موچەخۆران قەرزدارە و ئامادەش نییە بیداتەوە ئامادە نییە بیخاتە بەر قەرزی پێشینەکان ئاو کارەبا هەرچەندە لە یاسای چاکسازی کە لە ساڵی 2020 دەرچوو دەبوایە هەژمارێکی بانکی کراباوە کە بڕی ئەو موچەی کە بە پاشەکەوت و بە لێبڕین و بە تاو نەدراو تێیدا کۆ کرابێ و دیاری کرابە بەڵام دەسەڵاتدارانی هەرێم ئەوەشیان جێبەجێ نەکرد. بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.